بەتاکید پێم باشە حکوومەتی داهاتوو حکوومەتێکی بوو کە فراوان بێ. دووەمیان بەنسبەت پرۆژە و ئیش لە چوارێک بکە ئەوەیان دەتوانم برێم لە زۆربەی بوارەکانیانی کەم و کورتیمان هەیە لە بواری کارەبا مەسەلەن لە بواری ئاوڕۆ لە بواری ژیانی هاوڵاتیان لە بواری موچا ئیتر کۆمەڵێک کەم و کورتیمان هەیە بە تایبەتیش ئەو پرۆژانەی کە لە حکوومەتی ڕابردوو وەستا بوون پێم زۆر باشە ئەو پرۆژانە دەست پێ بکەنەوە و ئیش بکەن بۆی جوولە بکەوێتەوە ناو خەڵکو و ئیش بکرێتەوە. ئینشاڵڵا کابینی داهاتوو بایەخ بە ڕوبەڕووبوونەوەی دژی گەندەڵی دەداتن هەر ئەوەندەم ئەولەویەت بێتن ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەولەویەتی کارەکانی کابینەی نوێن بێ زۆر مهم دەبێت ئینشاڵڵا.